بەپەندێکی کوردی ڕاهەر دەست پێ دەکەین دەڵێ دار ئەگەر کرمینە بێ 100 ساڵە ژیتن لە مێژوو گەلی کووردا زۆر ینی لە هەموو شۆڕشەکان و لە هەموو ئەو سەر هەڵدانانێک کە لە مێژوی کووردا هەبووە دوژمنان و نارانی گەلی کورد هەوڵیان داوە ینی لە ڕێگای لاوازەوە ئەو جۆرە ئیشانە بکەن ئەو زۆرە ڕەفتارانە بکەن بۆەوەی شۆڕشەکان ینی شۆڕشی کورد پێ لە ناو ببن دوای ئەوەش کە لە حکوومەتی هەرێمەوە ساڵ 91ەوە دروست بووە تاکو ئێستا ئەو بەرهەمی کە ئێستا هەیە ئەو خۆشگوزەران ئێستا هەیە لە هەرێمی کوردستان نە هەموو ئیمکانیات و هەموو سڵتە و دەسەڵاتێک کە ئێستا هەیە لە شەرقەڵە ئەوسەداوە و هەرێمی کوردستان بێشک دوژمنان دەیانەوێتن ینی پلانی وا بجارن کە بتوانن لەکەداری ئەو حکوومەتە بکەن لەکەداری ئەو شۆڕشە بکەن کە ئێستا هەیە لەکەداری ئەو بەرهەمی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بکەن ئەمە لە ڕنگدانەوەی پێشوودا ئێستا بە شێوازێکی ترەوە کە دانەوێت لە ڕێگەی حاجی شعبیەوە کۆمەڵە خەڵکە چیوان ناونووس بکەنەوە بکەن مەبەستیان لەوەی نییە کە خەڵکەکەی تێرکەن مەبەستیان لەوەی نییە کە نان و ئاوە بڵێن ئەوە دەگەین بۆ خەڵکەی دەیانەوێ لە ناوەخۆدا حکوومەتی هەرێمی کوردستان کەرمی بکەن کە بتوانن زەفەر بە نیشتیمانەکەی مەدا بن زەفەر بە کوردستاندا بن پلانێکی درێژخایەنی دوژمنانە هەمیشەوە هەبووە چ لە ڕێگەی حەج شعبیەوە بێت چ لە ڕێگەی قەتەکردنی ڕەواتبەوە بێت لە ڕێگای ئەو ئێستاقاقەتانێک کە لە کوردستان هەنە مەسەلەن بیان بڕن بەدەیان پلان و بەدەیان زۆر دەیانەوێ زەفەر بە حکوومەتی هەرێمی کوردستاندا بن کە ئەو ئەزمموی لە ناوبەن ئەو ئەزمموی لە کەدارکەن ئێستاش کە ئێستا لە ئێستاڕا ئەو خاڵە لاوازیان لە ناو هەندێک جێدی ینی دیدیتەوە هەوڵ دەدەن لەو ڕێگای خاڵە لاوازەوە ینی حەشتی شعبی بسەپێنن حەشتی شعبی پەلچێشکەن بۆ ئێرە لە ڕێگەی حەشتی شعبیەوە لە کەداری ئەوەی بکەن تەنە هەمومان دەزانین چێ بەرگری لە هەرێمی کوردستان دەکات چێ یاساییە بۆ لەوە یاسای بودجەی ئەو جارەی ئەو دوایی ئەستەقاقەت ینی هیچ پێشمەرگەهەندانەنا بۆوە دەکەن ئەوانە خەتەریاتەکە لەوەیە ئەوانەیە کە ئێستا دەچن پەیوەندیان پێوە دەکەن ئەوانە هەوڵ دەدەن زیاتر پەروەردەیانکەن کە خراپترکەن ئەگەر نا خەڵکی کوردن ئەو کوردانە ئەگەر بێت و مەسەڵەن بە شێوەیەکی وا پەروەردە بکرێتەوە دەتوانن ینی ئەویان بکەن بەڵام دوژمنان مەسەڵەن بڵێم نارانی هەرێمی کوردستان هەوڵ دەدەن لە ڕێگە ئەو خەڵکانەوە پەلچێشی شتی خراپکەن پەلچێشی حەشی شعبی بکەن بۆ ئێرەوە ئەگەر نە ئەوانیش مەسەڵەن هەر خەڵکی کوردن ئەو کوردانە هەر بە درێژایی زەمان بە درێژایی مێژوودا هەر هەبوو ئەو کاتانە ینی هەر ئەو خەڵکانی کە خراپن هەوڵ دەدەن ینی پەلچێشی پلانی خراپکەن بۆی کە ئەو ئەسپنێ لە ناون خۆی دروستبوونی حەشدی شعبی لە بنەڕەتدا کە لە عێراق دروست کرا لە هەلومەرجێکدا دروست کرا بۆ ئەوەی کەوا بەرگری لە خاچی عێراق بکە بەرگری لە سەروەری خاچی عێراق بکە بەڵام لە ئێستادا دروستکردنی حەشدی شعبی بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان ناوچەکانی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان لە ئێستادا ڕەنگە دەستێکی سیاسی لە پشت بێ لەبەر ئەوەی ئەگەر تەماشا بکەین بە ئەترافی هەموو دنیا پێشمەرگا ئەفسانەی داعشی تێکشکاند ئەگەر بێت و ئێستا ڕێگە بدەن بە پێشمەرگا کە ئەو ناوچانە بتوانێت دەستی پێ بگات ڕەنگە کێشە و مەشاکلەکان لەو سنوورانە کۆتاییان پێبێ و هەروە هیچ کەسێکیش ڕەنگە داعش و یان شانە نووسەکانی داعشیش لەو سنوورانە ڕەنگە نەتوانن هێرش بکەنە هیچ شوێنێک یاخود لە هیچ شوێنێک ڕوبەڕووی هێزە چەکدارەکان یان هێزی پێشمەرگەی کوردستان ببنەوە ئەوانەی لە پشت دروستکردنی حەشدن ڕەنگە هەر بیانەوێ هێزی پێشمەرگەی کوردستان بابرێن لاواز بکەن ڕەنگە هەندێک لێدوانی لابەلاش لەولا هەبن کە دەڵێن پێشمەرگە توانای بەرگریکردنی نییە لە خاچی کوردستان بۆیە دەیانەوێ لەو پێناوەدا بەشێک یان هێزێکی حەشدی شعبی لە سنوورەکانی کوردستان دروست بکەن بۆ ئەوەی ناوی پێشمەرگە و هەروها پێشمەرگەش لاواز بکەن لە هەرێمی کوردستان ئامانج لە دروستکردنی حەشدی شعبی لە سەرەتای ساڵی 2014 کاتێک کە داعشیش هات بە فتوایەکی عەلی سیستانی مەرجعی بالای شیعەکان دواتر کە لە چوارچێوەی جێیشێک یاخود دەڵێن سوپایەکی مەزهەبیدا ڕێکخرا ئەمە وای کرد کەوا عێراق لە دەوڵەتێکی فیدرالی دەتوانین زیاتر بنەگەر واقعی قسە بکەین بۆ دەوڵەتێکی ئایدۆلۆجی بگۆڕێت و تا ئێستا هەنگاوەکان هەر بەو ئاراستەیەن لە ناو شیعەکان کە هەوڵ دەدەن مەسەلەن شیعە مەسەلەن ببێتە
یەکێک لەو پێکهاتە سەرەکیانەی کە کۆنتڕۆلی هەموو عێراق بکاتن لەو چوارچێوەیەشدا هەوڵەکانیان بەو ئاراستەیە کەوا لە ناو پێکهاتەکانی تریشدا هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ ئەوەی حەشدی بۆ نمونە ئێستا حەشدی کوردی دروست بکەن خەڵکی کورد ڕابکێشن بۆ ناو ئەو بەرەیە بۆ ئەوەی هەوڵ بدەن کەوا ئینتیمای نیشتیمانی لە ناو تاکی کورددا وا لێ بکەن کەوا لە ئینتیمایەکی نەتەواتیەوە بۆ ئینتیمای مثلەن دەوڵەتی عێراق بگۆڕێتنەوە ئەو ئینتیما نیشتیمانی کەوا ئێستا لە ناو کورددا هەیە وەکو خۆی نەمینێتن بێگومانەوە مەترسیە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان چونکە شیعەکان زۆر بە بەرنامەیەکی تۆکمەوە هەوڵ دەدەن کەوا پێگەی هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان لە قالب بدەن و ئەمەش دژی هەموو پرەنسیب و بنەما دەستوریانەیە کەوا لە دەستوری عێراقدا هاتووە کە عێراق دەوڵەتێکی فیدرالیە دەوڵەتێکی دیموکراتیە و دەوڵەتێکە کەوا لەسەر بنەمای پێکهاتەی جیاواز دروست بووە هەر هەولێک لەو بەو ئاراستەیەکەوە هەوڵ بدرێتن مەسەلەن کورد یاخود تاکی کوردی ڕابکێشرێتە نێو حەشدی شەعبی هەوڵێکە بە ئاراستەی لاوازکردنی ئینتیمای نیشتیمانی لە نێو تاکی کوردە و لە قالبدانی قەوارەی هەرێمی کوردستان